سڵاو ساڵانە بە هەزاران کەس لە دەریای سپی ناوەڕاستدا دەخنچێن کاتێک دەیان هەیە بە نایاسایی لە ئەفریقیا و ئاسیا و بەرە ئەوروپا کۆچ بکەن. 100% هۆکاری کۆچەکە بۆ خراپی سیاسی و دەسەڵاتدارانی و وڵاتانە دەگەڕێتەوە، بەڵام ئایا خنکان و نەقومبوون لە دەریای سپی ناوەڕاستدا 100% هۆکارەکە بۆ سیاسیەکان دەگەڕێتەوە یان خودی قوربانیەکانیش پشتیان هەیە لەو تاوانەدا؟ بۆڵامی و پرسیارە فەرمون لە درێژەدا زیاتر ببیستن. بە ژێری ماڵپەڕی ستاتیستان لە ساڵی 2014 تا کۆتایی ساڵی 2023 لە ناو دەریای سپی ناوەڕاستدا 28853 کۆچ بەرمردوون و تا تێکڕای ساڵانە نزیکەی 2900 کۆچ بەردەخنچێن. کۆچبەران لە وڵاتانی ئاسیا و ئەفریقیا لەبەر شەڕ و برسێتی و نەبوونی دیموکراسی و دادپەروەری و ئازادی و دەیان هۆکاری دیکە لە ناویشیاندا چاولێکەری وڵاتانی خۆیان بەجێ دەهێڵن و سنووری چەندان وڵات بە قاچاق دەبڕن و ژیانی خۆیان و خۆشەویستانیان دەخەنە مەترسیەوە. هاڵنەری کۆچی ئەو خەڵکە کە بە پارە و پێی خۆیان بەرەو مەرگ دەچن بە بیردۆزی پلەبەندی پێویستیەکانی هەڕەمی مازلۆلێک دەدرێتەوە کە لە ئەڵلقەکانی پێشتری بەرنامەی تۆش لێ بکۆڕەوەدا باس کراوە. هۆکاری سەرەکی مەرجی کۆچبەران بۆ شکستی دەسەڵاتداران و سیاسیەکان دەگەڕێتەوە. خۆگەر ئەوان وڵاتێکی ئارام و ئابووری جێگیر و دادپەروەر و ئازاد بۆ هاوڵاتیان دابین بکەن کۆچی بە قاچاق نامێنێت. لە کوردستان ساڵانە بە سەدان و هەزاران کەس بە قاچاق ڕێگای وشکانی و ئاوی و هەوایی دەگرنەبەر. زۆر جار ڕووداوی نەخوازراوی خنکانی بە کۆمەڵ ڕوودەدات، وەگەوەی چەند ڕۆژێک لەمەوبەر ڕوویدا کە نزیکەی 60 کەس دوای نەقومبوونی یەختەکەیان لە دەریای ناوەڕاستدا خنکان. هۆکاری سەرەکی ئەم ڕووداوانە ڕاستە دەسەڵاتداران و سیاسیەکانن، بەڵام تاکە هۆکار نین، قاچاقچی و هاوڵاتیان و قوربانیەکانیش جگەر لە منداڵەکان بەشێکی هەڵەکان دەکەوێتە ئەستۆیان. بۆ تێگەیشتن لەو بابەتە دەبێت سویس چیس مۆدێڵی جێمس ریزن ڕوون بکەینەوە. جێمس ریزن پێی وایە کاتێک هەڵە لە سیستەمێکدا ڕوودەدات هەموو هۆکارەکە بە تەنیا بۆ کەسێک یان لایەنێک ناگەڕێتەوە، بەڵکو کێشەکە لە سیستەمەکەدا هەیە کە ڕێگە دەدات ئەو هەڵەیە تێپەڕێت. ناکرێت تەنها پشت بە یەک بربەست و ڕێگر ببەستین بۆ ئەوەی ڕێگری لە هەڵەکان بکەین، چونکە هەر بربەستێک کۆمەڵێک کون و کەلەبەری تێدایە کە بە تەنیا ناتوانێت بەمان پارێزێت. بۆ نمونە سەیری ئەم ڕووداوە بکەن، اینجا بە بربەستەکانی سویس چیس مۆدێڵ ڕوون بکەینەوە. لە سیستەمی هاتوچۆدا چەند ڕێنمایی و یاسامان هەیە کە وەک بربەست ڕێگەری لە ڕووداوی هاتوچۆ دەکەن. بربەستی یەکەم، شوفێری هێواش لای چەپی ڕێگا بەربدات، بەڵام شوفێرەکەی پێشەوە بە پابەند نەبوونی بەو یاسایە کە بە هێواشی لە لای چەپ دەڕوات کونێک لە بربەستی یەکەم دەکات. بربەستی دووهەم، کاتێک شوفێرێک لە پێشتەوە هێواش دەڕوات زۆر لێی نزیک مەبەوە، بەڵام شوفێرەکەی دواوە بە پابەند نەبوونی بەو یاسایە کە لە شوفێرەکەی پێشەوە نزیک دەبێتەوە بەوە کونێک لە بربەستی دووهەم دەکات. بربەستی سێهەم، شوفێر دەبێت خۆی و بەکارهێنەرانی ڕێگا بپارێزێت، بەڵام شوفێرەکەی پێشەوە بۆ ترساندنی شوفێرەکەی دواوە ئیستاب دەکات، بەو شێوەیە کونێک دەکاتە بربەستی سێهەم. بربەستی چوارەم، ئۆتۆمبیل دەبێت تۆکمە و سەلامەت بێت، بەڵام وا دیارە تا ئەو ئاستە و بەو گۆڕانە لە ناکاوە ئۆتۆمبیلەکە نەیتوانی بە سەلامەتی شوفێرەکە لەسەر ڕێگاکەی بهێڵێتەوە دوای ئیستابکردنەکە. ئەمەش مانای وایە بربەستی چوارەمیش کون و کەلەبەری تێدایە. تا ئێرە هەر چوار بربەست کونەکانیان کەوتونەتە سەر هەمان هێڵ و نایانتوانین ڕێگری لە ڕووداوەکە بکەن. بەڵام بربەستی پێنجەم توانی وا بکات ڕووداوەکە گەورەتر نەبێت. بربەستی پێنجەم بریتیە لە سەلامەتی ڕێگا، لێرەدا ئەو پەرژینەیە کە نەیهێشت ئۆتۆمبیلەکە بپەڕێتەوە سایدی بەرامبەر و ڕووداوەکە گەورەتر و سەختتر بێت. ئەوە بربەستی پێنجەمە، واتە هەر چوار بربەستی یەکەم کونەکانیان کەوتنە سەر هەمان هێڵ و وەک ئەوە وایە هیچ کام لەو بربەستانە بوونیان نەبێت لەو ڕووداوەدا، تەنیا بربەستی پێنجەم نەهێشت ڕووداوەکە ڕوو بدە. اینجا بە سویس چیس مۆدێڵی جێمس ریزن سیستەمێکی سەرەتایی بۆ ڕێگری لە دووبارەبوونەوەی کارەساتی خنکانی کۆچبەران دابڕێژی. بربەستی یەکەم، باری ئاسایش و ئابووری و ڕامیاری وڵات چاک بکرێت. بەداخەوە ئەم بربەستە پڕە لە کون و کەلەبەر و پێناچێت سیاسیەکان ئامانجی چاکردنیان هەبێت، بۆیە پشتی پێنابەسترێت. بربەستی دووهەم، حکوومەت قاچاقچیەکان بگرێت و ڕوبەڕووی یاسایان بکاتەوە، بەداخەوە وا دیارە ئەو بربەستە شتۆکمە نییە. بربەستی سێهەم، بە هیچ شێوەیە کۆچبەران خۆیان لە ڕێگەی قاچاق نەدەن. ئەو بربەستەش ڕەنگە زۆر کەس پێیەوە پابەند نەبێت، چونکە ناتوانرێت هەموو خەڵک خۆڕسکانە بەوەوە پابەند بکەیت، بۆیە پڕ و تۆکمە نییە. بربەستی چوارەم، ڕێگای قاچاق خەڵەیە، بەڵام هەر کەسێک ئەو هەڵەیە دەکات با پێشوەختە بابەتی سەلامەتی و ڕێگاکەش وەک پارەکە لە مامەڵەکانیاندا ببڕێننەوە تا بەرچاویان پێشوەختە ڕوون بێت. دەبێت بزانن چەند کە سواری یەختێک دەبن. بربەستی پێنجەم، ئەگەر قاچاقچیەکان لەگەڵ بەڵێنەکانیان ڕاستگۆ نەبوون با کۆچبەران ببنە گروپی هاودەنگ، هەتا نەتواندرێت بە هەڕەشە و ترساندن ناچار بکرێن سواری یەختێک بن، باری زیاتری لێبارکرابێت و مەترسین و قمبوونی هەبێت. بربەستی شەشەم، هەموو ئەوانەی لەو ڕێگایە ڕزگاریان دەبێت
ئەزمموی خۆیان و فێڵەکان و ناوی قاچاقچیەکان بڵاو بکەنەوە تا بتوانرێت هەموو لایەک هۆشیاری زیاتریان هەبێت. کاکە ئەوە لێرە لەو دوورگەی لێمان قەوماوە ئەو جەماعەتە هەموو ماوینەوە یەختەکەمان خراپووە. لە وڵاتان خەڵک ئەزمموی خۆیان لەسەر چێشخانە و کەنوپەل و هەموو شتێک دەنووسن کە دەیکڕن و بەکاری دەهێنن تا خەڵکانی دیکە سوود لە ئەزمموی ئەوان وەربگرن. ناکرێت قاچاقچیەکان هەر فێڵی زیاتر فێر ببن، بەڵام کۆچبەرەکان لە هەڵەی یەکترەوە فێر نەبن. بە گوێرەی لێکۆڵینەوەکانی پرۆفیسۆر جان مارزلۆف لە زانکۆی واشنگتن لە ئەمریکا، قەنەڕەشەکان یەکتری لە مەترسیەکان ئاگادار دەکەنەوە و لە هەڵەکانی یەکترەوە فێر دەبن. هەر نەبێت با لە قەنەڕەشەکانەوە فێر بین. ڕەنگە ئەگەر کۆچبەران ئەزمموی خۆیان باز بکەن و لە هەڵەکانی یەکترەوە فێر ببن، بتوانن چەندین بەربەست لە بەردەم ڕوودانی کارەساتی خنکان دروست بکەن. تۆشلەی بکۆڵەوە لە پێناو سەلامەتی جانی کۆچبەران بربەستێک بۆ سیستەمەکە زیاد بکە. ئەوروپا ئەوەی دێنی وای بۆ دەکەن. ڕەئی هاوار ئەوەتان لە بەرشاوی ئەی هاوار ڕەئی هاوار ئەوەی نانی.